قوتابیانی بەڕێز سلااوتان لێبێت لە ئامادەی کلێڤەری ناوکمی لەوانەکانی زمان و ئەدەبی کوردی لە وەرزی دووەم ئەویش بابەتی جۆرەکانی هاوڵکار لە ڕوو ڕۆنانەوە لەگەڵتانم. سەرەتا بابزانین هاوڵکار چییە؟ هاوڵکار وشەیەکە دەڵێ ڕوویەکی ڕوودانی کاری ڕستەکە دەربارەی یان چۆنیەتی یان کاتی یان شوێنی ئەو ڕووداوانە دەردەخات، باسی ڕوودانی کارەکەمان و دەکات. ئەوجا یان کاتەکەیتی یان شوێنەکەیتی یان چۆنیەتی ڕوودانی کارەکەیە. باش، هاوڵکار لە ڕووی پێکاتنەوە هاوڵکار دوو جۆرە ئاگدار قوتابیان، دوو جۆر هاوڵکارمانەیە. هاوڵکاری کاتەوە با بڵێن لە ڕووی پێکاتنەوە دوو جۆرە سادە و ناسادە. ناسادەش دوو جۆرە ئەویش داڕژرا و لێکدراوە. سەرەتا با بزانین هاوڵکاری سادە چییە؟ درێو هاوڵکارەیە کە لە بنەڕەتدا لێ گوشەی سادەی واتە دارپێکرد. یەک گوشەمانەیە، نە پێشگری هەیە نە پاشگری هەیە. باشە، بۆ نمونە دوور، نزیک، زۆر، باش، خراپ، پڕ، زوو، پار، جوان. ئەوان هەمویان چنە؟ هەمویان هاوڵکاری سادەنا. ئاگدارم قوتابیان ئەو وشانە مەسەلەن جوان و خراپ و باش لە بابەتی هاوڵناوی شەمان بوو، کو جای بکەینەوە هاوڵناوە یان هاوڵکارە. ئەگەر بە وشەلۆت بێت تۆ بەخۆی پێت دەڵێ ئەوە هاوڵناوە یان هاوڵکارە، بەڵام کاتێک لە ناو ڕستەی دێتەوە مانای ڕستەکەی لە ناو ماناکەی دەزانی کە باسی ناوەکەی دەکا یان باسی چۆنیەت و ڕوودانی کارەکەی دەکات. بۆ نمونە دەڵێ هێزی گەل لەشکری دوژمنی خێرا بەزاند. خێرا بەزاند، خێرایەکە باسی لە چ دەکا؟ باسی چۆنیەتی بەزاندنەکەی دەکات. دەری هاوڵکارێکی سادەیە. باشە، ئەگەر گوتی ئەرچی چییە؟ دەتوانین بڵین تەواوکەری کارە یان دەتوانین بڵین دیارخەری کارە. ئەوە دیارخەری کارە، بەڵام هاوڵناو چ بوو؟ دیارخەری ناو. دەڵێ بەفر لە کوردستان زۆر دەبارێت، زۆر دەبارێت. تاکید لەسەر چ دەکات؟ لە سەبارینەکەی دەکات. دایکی ڕۆشنبیر منداڵ باش پەروەردە دەکات. دایکی ڕۆشنبیر ئەگەر پرسیار بکە بڵێ ڕۆشنبیر چییە؟ باسی چێ دەکات؟ ڕۆشنبیر باسی دایکەکەی دەکات. ئەوە دەری هاوڵناوە. منداڵ باش پەروەردە دەکات. تاکید لەسەر چ دەکات؟ لەسەر چۆنیەتی پەروەردەکردنەکەی. باش پەروەردە دەکات. کەواتە لێرە باش چییە؟ هاوڵکارێکی سادەیە و تەواوکەری کارە. دەڵێ گەلی کورد لە بەهاری 91 گورج ڕاپەڕی. گورج ڕاپەڕی باز لە چ دەکات؟ چۆنیەتی ڕاپەڕینەکەی. دیسان هاوڵکارێکی سادەیە و دیارخەری کارە یان تەواوکەری کارە. چەند نمونە تریشمان هەیە. ئەوانیش بۆ نمونە دەڵێ لەوانەکان باش تێگەیشتووە. باش تێگەیشتووە. ئەلێرە باز لە چ دەکات؟ باشەکە باسی چۆنیەتی تێگەیشتنەکەی دەکات. دەری هاوڵکاری چۆنیەتی و تەواوکەری کارە و هاوڵکارێکی سادەش ئاگدار بن. سادەیە. یان دەڵێت چی؟ باخەوانەکە باخەکە باش خزمەت دەکات. باش خزمەت دەکات. تاکید لەسەر چ دەکات؟ چۆنیەتی خزمەتکردنەکەی. هاوڵکاری چۆنیەتی و سادەیە و تەواوکەری کاریشە. زۆر باشە. یان دەڵێ ئاهەنگەکە زوو بوو. ئاهەنگەکە زوو بوو. زوو لێرە هاوڵکاری کاتیە و تەواوکەری کارە. یان دەڵێ منداڵەکە زۆر پێکەنی. زۆر پێکەنی. تاکید لەسەر چ دەکات؟ چەندێتی پێکەنینەکەی. ئەو زۆرە دەڵێ هاوڵکاری چەندیە و سادەیە و دیارخەری کارە یان تەواوکەری کارە. ئەوە سەبارەت بە هاوڵکاری سادە. دواتر هەمان هاوڵکاری ناسادە گۆچی باسمان کرد. ئەویش دوو جۆرە، هاوڵکاری داڕژرا و هاوڵکاری لێکدراو. داڕژراو چییە؟ لە وشەیەکی سادە و پێشگرێک یان پاشگرێک پێکدی. وشەی سادەت هەیە، زیادەشی لەگەرە زیادەکە گە لە پێشی بوو پێشگرە، ئەگە لە پاشی بوو پاشگرە. بۆ نمونە دەڵێ بە شەو سەردانی هاوڕێکەمان کرد. بە شەو سەردانی هاوڕێکەمان کرد. بە شەو هاوڵکاری کاتیە. ئەگەر گوتی چۆن دروست بووە؟ بەیەکە ئەوە پێشگرە. ئێستا باسی دەکەین چۆنێ دروست بوونیان. پێشگرە شەویش ناوە. دەڵێ پێشگر کۆنا. هەمووی پێکەوە چییە؟ هاوڵکارێکی ناسادەیە. ئەوە تا هاوڵکارێکی داڕژراوە. پێشمەرگەکان دلێرانە بەرگری لە کوردستان دەکەن. دلێرانە بەرگری دەکەن. تاکید لەسەر چ دەکات؟ چۆنیەتی بەرگریکردنەکەیەکە ئەویش دلێرانەیە. دەرەی دلێرانە چۆن دروستکرایە؟ هاوڵناو کۆ پاشگرە. باشە؟ دلێر واتە ئازا، واتە چاونەترس، ئەواتە دەرەی هاوڵناو کۆ پاشگر. ئەو جارە ئەوان لە دوور هاتبوون. لە دوور هاتبوون. دوور ئەلێرە شوێنە. ئاگدار بە هاوڵکارە، دەڵێ هاوڵکارێکی ناسادەیە، تەواوکەری کارە. لە یەکە پێشگرە. پێشگر. دووریش چییە؟ هاوڵکارە. هاوڵکاری شوێنیە. وتارەکەی بە جوانی خوێندەوە. بە جوانی خوێندەوە. تاکید لە وتارەکەی ناکات. تاکید لەسەر چۆنیەتی خوێندنەوەی وتارەکەی دەکات. بە جوانی دەری هاوڵکارێکی ناسادەیە پێکاتیە لە بەیەکە پێشگەر. باشە؟ جوان جوانترین هاوڵناوە یا ئەکەش پاشگر. ئەوە چۆنیەتی دروستبوونی ئەو هاوڵناوانە. ئێستا دەچینە سەر یاساکانیان کە چۆن دروستبوونە هاوڵکاری
داڕژراو بە چەند ڕێگایەک دروست دەبێتن باشە سەرەتا هەمانە پێشگیری بە کۆناو پێشگیر کۆناو بۆ نمونە بە ناز بە یەکە پێشگیرە نازەکەش ناوە بە دڵ پێشگیر کۆناو بە ساڵ مەسەلەن بە ڕۆژ بە گیان ئەوە هەمووی چی هەمووی پێشگیر کۆ ناوە هاوڵکارێکی داڕژرا واتە ناسادە دروست دەکات دواتر ئەمانە پێشگیر کۆ هاوڵکار پێشگیر لەگەر هاوڵکار ئەو شانەی دەبنە هاوڵکار مەسەلەن زۆر و کەم دوور و نزیک زوو درەنگ ئەوانە پاش و پێش و تەنیشت و نێوان ئەوان هەمیان دەبنە هاوڵکار بە زۆر بە یەکە پێشگرە زۆریش هاوڵکارە لە پێش ئەو شوێنە مەکانە لە یەکە پێشگرە پێشەکە شوێنە هاوڵکارە لە نزیک بە هەمان شێوە لە دوور لە پاش لە نێوان هەمووی دەبیتن دواتر ناو کۆ پاشگیری ئانە ناوەک لەگەڵ ئانەی شەوانە شەو ناوە ئانەکە پاشگرە دەڵێ ناو کۆ پاشگر هاوڵکارێکی ناسادە داڕژراو دروست بووە ڕۆژانە ڕۆژناوە ئانەکە پاشگرە ساڵانە منداڵانە هەمووی دەبی ناو کۆ پاشگرە دواتر هەمانە هاوڵ ناو کۆ پاشگیری ئانە باش هاوڵ ناو کۆ پاشگیری ئانە هاوڵ ناویش بە هەمان شێوە دلێر مەسەلەن دلێرترین ئازاترین هاوڵ ناوە ئانەکەش پاشگرە چالاکانە چالاک چالاکترین هاوڵ ناوە ئانەکەش پاشگرە ئازا بە هەمان شێوە ئازاترین هەوانە هەمووترینی وەردەگرین کەواتە هاوڵ ناون گورج گورسترین ژیر ژیرترین هێمن هێمنترین دەرێ هاوڵ ناو کۆ پاشگیری ئانە دواتر هەمانە پێشگر کۆ هاوڵ ناو کۆ پاشگر واتە پێشگر و پاشگیری وەردەگری لە ناوەڕاستیش هاوڵ ناوە هەموو شەکەش بەیەکەوە چ دروست دەکات هاوڵکارێکی داڕژراو واتە هاوڵکارێکی ناسادە بە خراپی بە یەکە پێشگرە خراپترین هاوڵ ناوە یا ئەکەش پاشگرە بە جوانی بە خۆشی بە فێنچی هەمووی دەبی بە گەرمی پێشگر گەرم هاوڵ ناوە یا ئەکەش لە دوایەتە پاشگرە دواتر ئەمانە پێشگر کۆ ناو کۆ پاشگر وەکو بە سواری بە یەکە پێشگرە سوار ناوە یا ئەکەش پاشگرە بێ شەرمانە بە یەکە پێشگرە شەرم ناوە ئانەکەش پاشگرە بە کوردایەتی بە یەکە پێشگرە کورد ناوە ئاەتەکەش پاشگرە چی دروست کردیا هاوڵکارێکی داڕژراوی دروست کردیا زۆر باش ئێستا چەند نمونەکمان هێنایتەوە ئاگادارم قوتابیان کاتێک بەڕستە لۆ دێتەوە بەڕستە ئەگەر لۆمان بێتەوە بەمانا دەزانین کەوا لە ناو ڕستەی هاوڵ ناوە یان خود هاوڵکارێ ئێستا بۆ نمونە دەڵێ گەلی کورد شێرانە ڕاپەڕی گەلی کورد شێرانە ڕاپەڕی با بزانین باسی گەلی کورد دەکا یان باسی چۆنیەتی ڕاپەڕینەکەی دەکات شێرانە ڕاپەڕی تەکید لەسەر چۆنیەتی ڕاپەڕینەکەی دەکات شێرانە دەری هاوڵکارێکی چۆنیەتیە و ناسادەشە واتە داڕێژراوە باشە ئەگەر گوتی چۆن دروست کرایە یان جاری وا پرسیارەکە چۆن دێتەوە هاوڵکاری شێرانە چۆن دروست کراوە بەخۆی بە توی گوت ئەوە هاوڵکارە دەڵێ پێکاتیە لە ناو کۆ پاشگر شێرەکە ناوە ئانەکەش پاشگرە لێرە قوتابی ژیر ژیرانە وەڵام دەداتەوە قوتابی ژیر چێ ژیرە قوتابیەکە کەواتە ژیرەکە وەسف چێ دەکات وەسفی قوتابیەکەی دەکات لە بۆ قوتابیەکەی دەگەڕێتەوە قوتابیش ناوە کەواتە ئەوە هاوڵی ناویە واتە برادری ناویە دەرێ هاوڵ ناوە و دیارخەری ناوە ژیرانە وەڵام دەداتەوە ژیرانە وەڵام دەداتەوە تەکید لەسەر چ دەکات چۆنیەتی وەڵامدانەوەکەی دەڵێ ژیرانە هاوڵکارە و تەواوکەری کارە یان دیارخەری کارە ئەگەر گوتی چۆن دروستکرا ژیر دەری هاوڵ ناوە ئانەکەش پاشگرە ئاهەنگەکە بە شەو بوو کەی بوو بە شەو بوو بە شەو هەمووی بێکەوە هاوڵکارێکی کاتیە و داڕژراویشە ئەگەر گوتی چۆن دروستکرا دەڵێ بەیەکە پێشگرە شەویش ناوە نازدار چالاکانە هەوڵ دەدات باشە چالاکانە هەوڵ دەدات تەکید لەسەر چ دەکات چۆنیەتی هەوڵدانەکەی چالاک دەری چالاکترین هاوڵ ناوە ئانەکەش پاشگرە لە هاوڵ ناو کۆ پاشگیری پێکاتیە هەموو شەکەش بێکەوە چی دروست کردیا هاوڵکارێکی داڕژراو لێرە گوڵی جوان بە جوانی بڕوێنن گوڵی جوان چ جوانە گوڵەکە جوانە وەسفی چی کرد لێرە وەسفی گوڵەکەمانی لۆ کرد جوان دەری هاوڵ ناوە بە جوانی بڕوێنن باسی چۆنیەتی ڕوان نەکەی دەکات ئەوە هاوڵکارە تەواوکەری کارە ئەگەر گوتی چۆن دروستکرایە بە یەکە پێشگرە جوان جوانترین هاوڵ ناوە یا ئەکەش کە لە پاشیاتە پاشگرە زۆر چاکە نمونەشتر دەڵێ ئەوان لە دوور هاتوون لە دوور هەموو بێکەوە دوور لە دوور هاوڵکارێکی شوێنیە لە یەکە پێشگرە دووریش هاوڵکارە چی دروست کردیا هاوڵکارێکی داڕژراوی دروست کردی ئەوە سەبارەت بە هاوڵکاری داڕژراو دواتر ئەمانە هاوڵکاری لێکدراو باشە هاوڵکاری لێکدراویش چییە دەڵێ ئەوە هاوڵکاریەیە کە لە دوو شەی واتادار یان زیاتر پێکرێت دوو شەی واتەدارت هەیە بە هەمان شێوەی هاوڵ ناوی لێکدراو
ئەگەر هەر زیادە چ لە نێوانی هەیە گوتمان پێی دەوترێ ئامراز. بۆ نمونە دەڵێ کوردستانمان پڕ بەدڵ خۆش دەوێت. پڕ بەدڵ خۆش دەوێت ئەگەرمان لە ماناکەی وەربینەوە باسی خۆشویستنەکەی دەکات. پڕ بەدڵ دەڵێ هاوڵکارێکی لێکدراوە هاوڵکاری لێکدراوە وە چۆنیەتیشە ئەگەر گوتی چۆن دروست کراوە ئەو کاتی پڕ دڵێ هاوڵ ناوە بە یەکە ئامرازە دڵیش ناوە هاوڵکارێکی لێکدراوی دروست کردێ. لاوەکان دەستە دەستە دەهاتن دەستە دەستە دەهاتن باسی چۆنیەتی هاتنەکەی دەکا دەری هاوڵکارێکی لێکدراوە پێ کاتی لە دووبارە بنەوەی ناو. ئەوی تریش بە هەمان شێوە منداڵەکە لە پاولە کەوت باس لە چ دەکا چۆنیەتی کەوتنی منداڵەکەی. زۆر باش بچینە سەر چۆنیەتی دروستبوونی هاوڵکاری لێکدراوە هاوڵکاری لێکدراویش بەم ڕێگانە دروست دەکرێت. چەند یاسایەکمان هەیە دووبارەکردنەوەی ناومان هەیە سەرەتا بۆ نمونە دەستە دەستە ئەوە ناوەک دووبارە بوویتەوە دووبارە بنەوەی ناوە تاقم تاقم نم پۆل پۆل ناو دووبارە بوویتەوە دەڵێ دووبارە بنەوەی ناوە. دواتر هەمانە دووبارە بوونەوەی هاوڵ ناو بۆ نمونە جوان جوان باش باش خراپ خراپ باش باش ورد ورد ئەوە هەموو چیە هەموو دووبارە بنەوەی هاوڵ ناوە هێدی هێدی. دواتر دووبارە بنەوەی هاوڵ ناوی ژمارەیمان هەیە واتە ژمارەی دووبارە بکەینەوە بۆ نمونە یەک یەک دوو دوو سێ سێ چوار چوار ئەوە هەموو چی دروست کردیا هاوڵکارێکی لێکدراوی دروست کردیا. باش خاڵێکی تر یاسایەکی ترمان هەیە ناو کۆ ئامرازی بە کۆ ناو. بۆ نمونە ناو کۆ ئامراز کۆ ناو ڕوو بە ڕوو ڕوو ناوە بە یەکە ئامرازە ڕۆکەی تریش ناوە. ماڵ بە ماڵ بە هەمان شێوە ناو ئامراز ناو ڕۆژ بە ڕۆژ ڕۆژەکەی یەکەم ناوە بە یەکەش ئامرازە ڕۆژەکەی تریش هەر ناوە دەبتە چ هاوڵکارێکی لێکدراو کاتێک دەچتە ناو ڕستەی زین هاوڵکارێکی لێکدراوە ساڵ بە ساڵ بە هەمان شێوە ساڵەکەی یەکەم ناوە بە یەکە ئامرازە ساڵەکەی تریش هەر ناوە. دواتر هەمانە ناو کۆ ئامرازی ئەلف واو کۆ ناو بۆ نمونە پشتا و پشت ناو ئامرازی ئەلف واو کۆ ناو دەما و دەم ناو ئامراز کۆ ناو بە هەمان شێوە دۆڵا و دۆڵ ناو کۆ ئامراز کۆ ناو ئەوە چی دروست کردیە هاوڵکارێکی لێکدراو. پاشان هەمانە هاوڵ ناو کۆ ئامرازی واو کۆ هاوڵ ناو. باشە لە بابەتی هاوڵ ناو لە ڕووی نووسینەویشەکانی شو ئەو یاسایەمانە بوو پاک و خاوێن پاک پاکترین خاوێن خاوێنترین دەری هاوڵ ناو ئامراز هاوڵ ناو. باشە تێر و پەڕ هاوڵ ناو ئامراز هاوڵ ناو کز و مەلول دیسان کزترین مەلولترین هەردووچیان هاوڵ ناو ئامراز هاوڵ ناوە. چی دروست کردیە هاوڵکارێکی لێکدراو لە بیرتانە چی. باش خاڵێکی تر هاوڵ ناو ئامرازی بە ناو بۆ نمونە پڕ بەدەم پڕ پڕترین هاوڵ ناوە بە یەکەش ئامرازە دەمیش ناوە. پڕ بەدڵ بە هەمان شێوە هاوڵ ناو کۆ ئامراز کۆ ناو پڕ بەدەنگ بە هەمان شێوە هاوڵ ناو ئامراز ناوە. دواتر هەمانە پێشگر کۆ هاوڵ ناوی لێکدراو کۆ پاشگر پێشگر هاوڵ ناوی لێکدراو کۆ پاشگر بۆ نمونە بەدڵخۆشی ئاگدار قوتابیان بە یەکە پێشگرە. باشە دڵ ئەلێرە بە یەکە پێشگرە دڵەکە ناوە خۆش خۆشترین هاوڵ ناوە یاکەش پاشگرە. دڵخۆش هەردووچی پێکەوە دەبتە هاوڵ ناوە چی لێکدراو. ئەو جە دەڵێن چ ناڵێن پێشگر کۆ ناو کۆ هاوڵ ناو کۆ پاشگر دەڵێن پێشگر کۆ هاوڵ ناوی لێکدراو کۆ پاشگر یعنی دڵخۆش هەردووچی بە یەکەوە حساب دەکرێت. بۆ نمونە یان بە دڵ شکاوی بە یەکە پێشگرە دڵ ناوە شکاو هاوڵ ناوە هاوڵ ناوە شکراوە دەرێ بەدڵ شکاوی هەمووی پێکەوە هاوڵکارێکی لێکدراوی دروست کردیا بە یەکە پێشگرە دڵ شکاو هاوڵ ناوەکی لێکدراوە یاکەش پاشگرە. بە سەربەرزی پێشگەر سەر ناوە بەرز بەرزترین هاوڵ ناوە سەربەرز هەمووی پێکەوە دەرێ هاوڵ ناوەکی لێکدراوە. بە ڕووخۆشی بە هەمان شێوە بە یەکە پێشگرە ڕووخۆش هاوڵ ناوەکی لێکدراوە دەرێ پێشگر هاوڵ ناوی لێکدراو کۆ پاشگر. ئاخر یاسا کە هەمانە هاوڵ ناوی نیشانە و ناومانەیە. باشە هاوڵ ناوی نیشانە دەزانین ئەموو ئەهمان هەیە لەگەر ئەو مەسەلەن دەڵێن ئەم شەو ئەوە ئەمەکە هاوڵ ناوی نیشانەیە شەوەکەش ناوە دەست نیشانی دەکەین. ئەم ساڵ بە هەمان شێوە ئەمەکە هاوڵ ناوی نیشانەیە ساڵەکەش ناوە. ئەمڕۆ دیسان ئەمەکە هاوڵ ناوی نیشانەیە ڕۆیەکە ئاگدار قوتابیان لە ڕۆژی وەرگیرایە نەڵێ ڕەجیکاری ڕۆیشتنە ڕەجیکار نییە لە ڕۆژی وەرگیرایە و ناوە. ئەو ساڵ و ئەو ساشمان هەیە دەرێ هاوڵ ناوی نیشانە کۆ ناو. زۆر باش ئەوە سەبارەت بە هاوڵ ناوی نیشانە کۆ ناو.
هیوادارم سوتان لێبینیوی سوپاسان دەکەم سەرکەوتوو بن.